سڵاو بینەرانی عزیز بە هیوام هەمووتان زۆر باش بن زۆر خۆم بە خۆشحاڵ دەزانم لاڵقەیەکی تازەی پرۆگرامی پەروەردەی باشترین لەگەڵ منداڵە ئازیزانە لەگەڵتانین. پێش هەموو شتێک دەمەوێت پیرۆزبای نەورۆزتان لێ بکەم بە هیوای نەورۆزێکی پڕخۆشی و پڕ کامرانی و پڕبەختەوەری و هەروەها پشوویەکی زۆر خۆش بەسەر بەرن. ئەمڕۆ ئەو منداڵە ئازیز و خۆشەویستانەمان لەگەڵا کۆمەڵێک باس و خواسی زۆر خۆش دەکەین لەسەر فەرهەنگ و کللتوری ئێمە. دەمەوێت جاری چاکچۆنیتان لەگەڵ بکەم. ئەوین خان چۆنی؟ ئەحواڵت چۆنە؟ نەورۆز واتە جلی کوردی جلێکی تایبەت چۆنە ئەو ڕەنگەت هەڵبژاردووە؟ مایکەکە تۆزێک بەرزکەوە. دایکت بۆ هێڵبژاردی یان بۆ خۆت؟ دایکم. بۆ خۆت حەز لەو ڕەنگە بوو یان هەردووکتان حەزنا لێ بوو؟ دەمەوێت لێت بپرسم جلی کوردیت بەلاوە خۆشە کە لەبەری دەکەی ئاسوودەی وە بەلاتەوە جوانە یان چۆنە؟ لەبەرەوەی کولتوری خۆمانە جا ئەگەر لەبەریشی بکەم هەر پێی ئاسوودەم و زۆریشم حەز زۆر باشە هەر بژی زۆر گرینگەی مەشانازی بە کولتوری خۆمانەوە بکەین. دەست خۆش بێ ئەوین خان فەرمووسرە و شەخان چۆنی؟ جلی کوردی لەبەرە ئەمڕۆ گرینگە کە منداڵان لەو ڕۆژە جلی نەک منداڵان هەموو خەڵک جلی کوردی لەبەر بکەن. بەڵێ ڕۆژێکی لەبەرەوەی خۆشە زیاتر دەچنە سەیران و ئەشتانە و جلی کوردی کولتوری خۆمانە ئەگە لەبەر بکەین لەبەری نەکەین ئەگە لەبەرش بکەین یانی بە خۆمان ئاسوودەین پێی کولتوری خۆمان بپارێزین وانە دەست خۆش بێت بژی سرە و شەخان بزانین ڕێنماخان جلێکی کوردی سوورت لەبەر کردووە. چۆنە سوور لەبەر کردووە؟ پێش هەموو شتێک سوور لە ناو چ شتێکدا هەیە؟ سوور و سپی و سەوز و زەرد لەناو ئاڵای کوردستاندا هەیە. زۆر باشە. چۆنە سوورت لەبەر کردووە؟ دڵت خۆشە بۆ جلاکە لەبەرت کردووە؟ بەڕاستی زۆرم پێ خۆشە کە ئەمڕۆ نەورۆزە کولتوری باپیرانمانە دەبی لەبەریکەین. دوایەوە ئەمن بەخۆم حەزم لە ڕەنجی سوورە بووە بۆ هەموو جلەکانیان بە جلی کوردی هەرم جلەکان بەس خاستان بۆ جلی کوردی بۆ جلی کوردی زۆر جوانتریش دەردەکەوێت. دەست خۆش بێ هەر بژی فەرموو کاکە محەممەد کاکە محەممەد جلێکی کوردی ئەوە چ ڕەنگێکی پێ دەڵێن؟ خاچی ئەوانە تقریبەن خاچی مەی لەو ڕەساسی و لەو نزیک لەو ڕنگانەیە کە ئەو ڕەنگەت کڕی بیری لەوە کردەوە ڕەنگێکی جوانە و لێت دێت و ها جیاوازی هەیە لە جلوبەرگەکانی تر. زۆر باشە دەست خۆش بێ هەر بژی بایماکێکە لای ڕێنماخان بێت. ئێمە زۆر گرینگە هاوەکو ئێوە باستان کە شارەزای کولتور و زمانی خۆمان بین جا ئێمڕۆ چەند پرسیارێکمان هەیە لەسەر کولتور و فەرهەنگی خۆمان بزانم ئایا تاچەر منداڵان لە قوتابخانە فێر دەکرێن بێگومان لە قوتابخانە فێر دەکرێن بەڵام تاچەند بەبیرتان دەمێنێ وانە چێ بەبیری ماوە ئەو پرسیارانە ئەوژە پرسیارەکان لێ نەکردون. باشە پرسیاری یەکەممان لەسەر مانگە کوردیەکانە بێگومان مانگەکانمان لە قوتابخانە خوێندووە وانە مانجی جۆزەردان و خاکەلێەوە زابا زیاتر ئاشکرای نەکەم بۆی لە پرسیارەکان بزانن. پرسیارێکمان هەیە دەڵێن مانجی گەلاوێش دەکەوێتە چ وەرزێک؟ اینجا من سێ هەڵبژاردنتان پێ بدەم. ڕێنماخان مانجی گەلاوێش دەکەوێتە چ وەرزێک؟ هاوین یان بەهار یان زستان؟ بێگومان گەلاوێژ مانگێکە تۆزێک گەرمە پێت وایە دەکەوێتە چ وەرزێکەوە دەکەوێتە هاوین بەهار زستان؟ گەرمە نەک تۆزێک گەرمە ناتەبیعینیە گەرمە گەرمە هیترت پێ ناڵێم. مایکەکە بەرزکەوە دەکەوێتە هاوین باشە بزانین کاکە محەممەد دەڵێ بۆ ئەوانت ئاسان کرد ڕێنما هاوین باشە بزانین ئەو چی دەڵێ؟ هاوین ئەویش دەڵێ هاوین کەواتە مانجی گەلاوێش دەکەوێتە چ وەرزێک؟ وەڵامی ڕاست هاوین کەواتە مانجی گەلاوێش دەکەوێتە وەرزی هاوین و دەستان خۆش بێت. کا چەپڵەیەک لێدەن چەپڵەیەک هەر بژیت. پرسیاری دووەمانەی هەر لەسەر مانگەکان بەڵام ئەم پرسیاران ڕێنما نابێت ئاسانکاری بۆ خۆی بکاوە چۆن دەبێت فێڵە. پرسیاری دووەم دەڵێ کام مانگ دەکەوێتە وەرزی زستان؟ مانگێکە دەکەوێتە وەرزی زستان هەندێک ئاسانکاریشی تێدا لە وشەکان بەفرانبار خەرمانان خاکەلێوە. محەممەد بەفرانبار بە بەفرەکە زانیت بەفرانبار باشە باشە دەستان خۆش کەواتە وەڵامی ڕاست مانجی بەفرانبار دەکەوێتە وەرزی زستان و چەپڵەیەک بۆ خۆتان لێدەن هەر بژی دەبێت چەپڵەکان گەرم و گوشتر بێ. باشە چەند کەس گوێی لە پەندی پێشینان بووە؟ پەندی پێشینان لە قوتابخانە دەڵێن ئەوە پەندی پێشینانە لە ماڵی زۆر باسی دەکەن گوێتان لێ بووە؟ پەندێکی پێشینان
پندێکی پێشینان هەیە دەمەوێت ڕاتان وەربگرم بزانم کامەتان زانیاریتان لەسەر هەیە دەڵێ چەپڵە بەیەک دەست لێ نادرێ سەیریکەن چەپڵە بەیەک دەست لێ نادرێ ئێوەش سەیریکەن چەپڵە بەیەک دەست لێ نادرێ مانای چییە؟ یعنی من ناتوانم بەیەک دەست چەپڵە لێدەم بیری لێ بکەنەوە باشە واتە یعنی ئەگەر کارێک بکرێ دەبێ هەردوو لا کارەکەی بکات یعنی چەپڵە بەیەک دەست لێ دەدرێنە ئەدەبێ هەردوو دەستەکەی بکات و ئەگەر کارش بکرێ دەبێ هەردوو کەس کار باشە دەست خۆش مەبەستت ئەوەیە لە ماڵەوە لە قوتابخانە لە هەموو شوێنێک پێویستە خەڵک هاوکاری یەکتر بێ بۆ ئەوەی ها کارەکە بۆ ڕێوە بچێ دەست خۆش بێ بزانین ڕێنماخان چی دەڵێ منیش هەر هەمان ڕای ئەوم هەبوو بۆی منە نابێ چەپڵە بەیەک دەست لێ درێ دەبێ ئەوانیش هاوکاری بان بۆ منە خەڵکان دەبێ هاوکاریمان ببن ئێمەش ناتوانین چەپڵە بێک دەست لێ دەرین بۆی ئۆپن پێشنهادش کراوە کارێک بەتەنیا بکەن ئەگەر پێویستمان بە دەوروبەرمان بوو داوای هاوکاری بکەین دەست خۆش بێت هەر هەمان ڕاتەیە دەست خۆش بێ بزانین سرەوشەخان چی دەڵێ ماسە یانی چەپڵە بێک دەست لێ نادرێ یانی ئەگەر شتەکە گران بی ئیشەکە بە هەرەوەزی ئاسانە ینی بێکەوە بە کۆمەڵ ئیشەکە بکەن دەست خۆش بێر بژی کەواتە وەڵامەکەتان ڕاستە و دیسان چەپڵەیەک بۆ خۆتان لێدەن ئێستا کاتی پرسیارە قورسەکانە بەڵام پرسیارەکان نابێ نیشانتان بدەم تەنیا دوای سەری نیشانی کامێرەی دەدەم باشە شتێک هەیە کە پێی دەڵێن کوردی پەتی هەندێک وشەمان هەیە لە کوردی پەتی ڕۆژانە کەم بەکاری دێن ڕەنگە شارەزایمان لێ نەبیان بەهۆی ئەوەی کە زمانێکی کوردی خۆمان هەیە کە زۆر بەکارمان هێناوە کە ڕەنگە لە زمانی ترەوە وەرمانگرت بێ و تێکەڵاو بوو بێ بەڵام لە زمانی کوردی پەتی خۆمان وشەی خۆمان هەیە وشەی ڕەسەنی خۆمان هەیە زامر کۆمەڵێک وشەتان لێ دەپرسم زام چێ دەزانێ مانای چییە مەسەلە بە کوردی پەتی چی پێ دەڵێن مەسەلە ئەجە مایکەکە با لەلاتان بێ بیگۆڕنەوە مەسەلە بابەت بینیت بینیت وەڵا ماسە بە ئەوی تێگەیشتم مەوزوعەکانی تکە بزانە ئەو چی دەڵێ سرۆشە منیش بابەت ئێوەش دەڵێن بابەت باشە ها بۆ منە دەڵێن مەسەلەیەکەی باباسیکەن ینی بابەتێکەیە باباسیکەین باشان لە کوردی پەتی لە جیاتی بڵێ مەسەلە دەڵێن بابەتێک باشە دەست خۆش خۆمزارە نابێت سێری بکەن ئا سێری بکە ها ئەوین ئەوە چیە لەولا باشە وشەیەکی ترمان هەیە حازر شتێک حازر بێ ئامادە بزانین ئەوین چ دەڵێ ئامادەکراو ینی ئامادە بزانین ئەو چی ئامادە باشە ئەی محەممەد هەمان ڕا باشە با مایکەکە لە لای من بێ وەڵامی ڕاست بە شتێک کە حازری بکەی پێی دەڵێ ئامادەکردن کەواتە وەڵامەکەتان ڕاستە دەستان خۆش بێ ئاسرەوشە دەوێت چەپڵە لێدا کەواتە چەپڵێک لێدە دەتوانین چاوتان دابخەن ناوەڵە چاوتان بکەنە بۆی نەیبین بە لە زمانی خۆمان ڕۆژانە ئەگەر ئەوەیە بکەین دەڵێن معامەلە هەم معامەلەیەک شتێک کە بڕۆی دوکانێک تێ شتێک هەرزانتر بکڕێ معامەلەکردن چی پێ دەڵێن نسی هەڵبژاردنتان پێ دەڵێن ئاڵوودا سەوداکردن هاوێنە سەوداکردن باشە نیشەر سەوداکردن کەواتە وەڵامەکەتان ڕاستە و چەپڵەیەک بۆ خۆتان لێدات کاتێک بۆن و نەمەعاملێ شتێک دەکەی بە زمانی کوردی پەتی خۆمان دەڵێ سەودا هەن سەودای ئەو شتە دەکەین دەست خۆش بێ سەوداکردن ئاسرەوشە بە چاوی چەپی سەیری من دەکا بە چاوی ڕاستیشی دەوێزان سێرکەیان باشە هەر ئەوە زۆر ئاسانە بە دەفتەر چی دەڵێن تێنووس زۆر باشە گرنگە ئێمە وشە کوردیە پەتیەکان ڕۆژانە جارجار بەکاری بێنین بۆی لە بیرمان نەچێ بە دەفتەر دەڵێن تێنووس ئەها تێنووس واتە شوێنێکە تێیدا دەنووسی تێنووسی پێ دەڵێن دەستان خۆش بێ وشەیەکی ترمان هەیە ئەها ئەو وشەیان زۆر ئاسانە وەڵا لەو ئاسانترە نانە قەڵەم چی پێ دەڵێن بە کوردی پەتی قەڵەم پێنووس باشە کەواتە وەڵامی ڕاست پێنووسە دەستان خۆش هەربژێ چەپڵی نەکەین بۆ وشەیەکی تر بزانین ئەو وشە قورسە ئەوە شایانی چەپڵە لێدانە بزانین ئۆهۆ یەکەم جار هەڵبژاردنتان پێ نادەم
لەوەشیان پرسیارەکە دەگۆڕم کوردیە پەتیەکە دەڵێم دەبێت ئێوە خۆتان ئەو شەیە بڵێن کە ڕۆژانە بەکاری دێن ناندین واتە چی ناندین سەرمە بزانم دەزانم چەنە بیچەنی باشە بیری لێ بکە و زیاتر ئەوە نەتبینیەوە بۆیە ناندین بیری لێ بکەوە ناندین نان باشە هە شوێنێکە لە ماڵەوە نانی لێیە بۆتان ئاسان دەکەم شوێنێکە مەتباخ کەواتە وەڵامەکە ڕاستە و مەتباخ خۆش بژی ئێمە ناندین بەکاردێنین لە کوردی پەتی لە شوێنی مەتبەخ زیاتر لە زمانی عەرەبیەوە وەرگیراوە لێوە نزیکە ئێستا خۆشوشەیەکی ترمان هەیە و کۆتاوشەیە باش ئاسانە هەر زۆریش ئاسانە پرسیار ڕۆژانە لە جیاتی پرسیار هەندێک جار وشەیەکی عەرەبی بەکاردێنێت چییە؟ بیری لێ بکەنەوە پرسیار مامۆستا پرسیارێکم هەیە دایە پرسیارێکم هەیە بابە پرسیارێکم هەیە خۆی دەبێت پرسیار بەکاربێنی بەڵام ئێمە چکە ها وشەیەکی تر زۆر بەکاردێنی ڕۆژانە خۆی پرسیارەکە ڕاستە بەڵام ئەوەیان لە عەرەبیەوە وەرگیراوە بە پیتی سئیش دەست پێ دەکا سوال کەواتە وەڵامەکە ڕاستە تۆش پێت وایە سوال ئەمن وەڵامەکە ڕاستە قابلە بڵێ نەخێر زۆر باشە پێشی بڕۆمە سەر پرسیارەکانی تر ڕێنما خان دەمەوێت لێت بپرسم ئایا گرینگە ئێمە وشە کوردیەکان و کوردیە پەتیەکان بزانیان هەر وشە عەرەبیەکان و زمانەکانی تر بەکاربێنین زۆر دیکەم بزانین بە زیاتر دەبێت پەتی کوردیەکان بزانین چکە زمانی باو باپیرانوانە دەبێت بزانین بەدڵنیایەوە دەست خۆش بێ ئەیچی دەربارەی زمانی ئینگلیزی گرینگە زمانی ئینگلیزی بزانین بەڵام دەبێت لەسەر ئەها کوردی لە بەڵێ دەبێت بزانین بەس نابێت بکەین یەکەم زمان چکە کوردی یەکەم زمانی خۆمانە دەبێت بکەینە دووەم زمانیان سێم زمان کەواتە زمانی دایکمان چ زمانێکە بۆ زمانە قسە دەکەین زمانی دایکمان چ زمانێکە کوردیەوە زلی کوردیشمان لەبەرەوە ئەمڕۆ بە کوردی قسە دەکەین دەست خۆش بێ کاکە موحەممەد گرینگە منداڵان ئینگلیزی بزانن ئەی گرینگە کوردی لەبیر بکەن تەنیا بە ئینگلیزی قسە بکەن نەخێن کوردی باشترە پێت وایە پێویستە هەردوو زمان بزانیان تەنیا ئینگلیزی هەردوو زمان دەی بزانم بەڵام زیاتر بە کامەی قسەی بکەن کوردی چکە کوردی زمانی باو باپیرانمانە دەست خۆش بێ هەر بژی بێگومان بینەرانی عزیز من هیچ کام لەو قسانێکەوە منداڵان دەکەن هیچ کامێکانی هیچم پێ نەگوتونەوە قسەی خۆتان و ڕای خۆتان دڵخۆشم کە منداڵانمان ئەو ڕایە باشیان هەیە ئەوین خان وشە کوردیە پەتیەکان تا چەند دەتزانی پێشتر ئەها لە قوتابخانەیان دێکجار مامۆستا پرسیار لێ دەکا بۆ نمونە بە سیارە دەڵێن چی ئۆتۆمبیل زۆرم دەزانم زۆری دەزانی گرینگەکەم خەڵک بیزانێ بەڵێ لەبەرەوەی کوردی زمانی خۆمانە بۆیە دەبێت هەممان بیزانێ ئەیچی دەربارەی زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی من دڵخۆشم کە تۆ شوێنێکت هەیە کە ڤیدیۆکانتی لێ بڵاو دەکەیەوە ماڵەوە هاوکاری دەکەن پاڵپشتی دەکەن ماڵەوە وانە ئەوان ڤیدیۆکان بۆ تۆمار دەکەن و منداڵان تریش سوودی لێوەردەگرن ڤیدیۆکان دەربارەی چییە؟ دەربارەی زمانی ئینگلیزیە کە یعنی با زمانی ئینگلیزیەکەم ئەگە وشێک بۆ نمونە ئینگلیزی بێ کوردی بێ ئەیکەم بە ئینگلیزی چۆن بە ئینگلیزی بێ کەواتە هاوکاری منداڵان دەکەی کە شارەزای زمانی ئینگلیزی بن و پەیوەندیان بە زمانی کوردیەوە هەبێ واتە بەیەکەوەیان دەبەستیەوە دەست خۆش بێکارێکی زۆر باش دەکات لەبەر ئەوەی منداڵان لە منداڵانەوە زیاتر فێر دەبن ئەویش دەوێت منداڵانی تر لە ڕێگەی هەژمارەکەیەوە فێر بکات دەست خۆش ئەوین خان سرەوشە خان زمانێکی کوردی پەتی زۆر خۆش قسە دەکەین باش هەر هەمومان کوردی پەتی قسە دەکەین بەڵام کەمتر وشەکان بەکاردێن ڕەنگە زۆر شارەزای نەبین سرەوشە خان گرینگە خەڵک کوردی پەتی بزانێت بەڵێ لەبەرەوەی زمانی دایکمانە و ینی ئەمە ناڵێن بە زمانی ئینگلیزی قسەمەکە و نازانچە بەس یەکەم جار بە کوردەکە ئەجە دوای بکە ئینگلیزی و عەرەبی گرینگە خۆمان بەیەک زمان نەبەستینەوە بۆ نمونە تەنیا ئینگلیزی تەنیا کوردی نەزانین بەیانی بۆی کارێک شتێکمان دەستکەوی گرینگە ئینگلیزیشمان باش بێ و عەرەبیشمان باش بێ زمانی تریش بزانین بەڵام نابێ بڵێ من کوردی قسە ناکەم تەنیا ئینگلیزی قسە دەکەم ئەوین خان لە ماڵەوە ئینگلیزی قسە دەکەیان بە کوردی دەست خۆش بێت توانی مایکێ پێ بدەیت بە کوردی بە کوردی هیچ جارێکە بۆ لێت تێکەڵ بوو بێ بە ئینگلیزی قسەت کردبێ زۆر جار لەبەر ئەوەیە ئەها زۆر هەوڵ بدەی فێری بی گرینگە ماڵۆ هاوکاری دەکەم پێت گرینگە ئەو شتە پاڵپشتیت دەکە ڕایان چیت پێ دەڵێن لە ڤیدیۆ بڵاوکردنەوە دەڵێن کارێکی جوانە لەبەرەوەی ئەگەر یعنی خۆمان زمانێک بزانین یەکەم دا زمانی کوردی خۆمان
اینجا دوای زمانەکان تر ئەگەر خۆمان زمانێکیان شتێک بزانین پێویستە خەڵکانی تریش فێر بکەین پێ دەڵێن کارێکی باشە بەدڵنیایەوە پێشەوەی ڤیددیوەکان بڵاو بکەوە بیر لە زمانە کوردیەکە دەکەی وشە کوردیەکان بیر لە وشە ئینگلیزیەکە دەکەوە دەڵێ کامەی بڵاو بکەمەوە یعنی بیر لەوە دەکەوە کوردیەکە لای خەڵک گەورەتر